عەبدوڵڵا ئۆجەلان هێڵی سووری دیاری کرد. باسی گەڕانەوەی گەریلا بۆ تورکیا و باکووری کوردستان دەکات. Komünist Yoldaşlık Hareketimizin geldiği aşamayı عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پەکەکە ڕۆژئاوای کوردستان بە هێڵی سووردا دەنێت و جەخت دەکاتەوە پێویستە بە یاسا ڕێگە بۆ قۆناغی دووەمی پرۆسەی ئاشتی خۆش بکرێت کە گەڕانەوەی گەریلایە بۆ تورکیا و باکووری کوردستان. Öncelikle hepinizi sevgiyle, saygıyla selamlıyoruz. پەروین بوڵدان ئەندامی شاندی ئیمرالی ئاماژە بۆ دەدات کە جگە لە یەک کۆبوونەوە لە سەرجەم ئەو کۆبوونەوانی شاندی ئیمرالی لەگەڵ ئۆجەلان ئەنجام دراون بەشدار بووە. ئاماژە بەوەش دەدات جیاوازیی زۆر بەدی دەکرێت لە نێوان ئەم قۆناغی پرۆسەی ئاشتی و قۆناغی پێشوو. پەروین بوڵدان جەخت دەکاتەوە بەر لەو دەستپێشخەریە هیچ جۆرە پەیوەندیەک لە نێوان ئۆجەلان و باخچەلیدا نەبوو و ئۆجەلان پێی ڕاگەیاندون گۆڕانی هەڵوێستی باخچەلی کاراکردنی عەقلی دەوڵەتە. بەوتەی بوڵدان ئۆجەلان باسی لەوە کردووە لە چیاکاندا هەزاران کەس هەن کە چەکیان پێیە، هەرچەندە ڕێوڕسمێکی سیمبولی لە ناوبردنی چاکان بەڕێوە چوو پەکەکە خۆی هەڵوەشاندەوە، بەڵام هێشتا ئەوانەی چەکیان پێ ماون. ئێستا پێویستە ئەو ڕێگری لە بەردەم ئەوانەی چەکەکانیان پێ نەهێڵێت بۆ ئەوەی بتوانن بگەڕێنەوە تورکیا و بتوانن بەشداری سیاسەتی دیموکراتی بکەن. پەروین بوڵدان ئاماژەی بۆدا کە باخچەلی لەبارەی ڕێوڕسمی سیمبولی چەک سووتاندن لەلایەن ژمارەیەک لە گەریلاکانەوە پێی ڕاگەیاندون کە ئەمە زۆر واتادارە و زۆر دڵی بەوە خۆشە، بەڵام ئەگەر ئەو گەریلایەنە دوای سووتاندنی چەکەکانیان چوونایەتەوە تورکیا زۆر واتادارتر دەبوو. ئەوانیش پیان وتووە چونکە زەمینەی یاسایی بۆ ئەمە نەڕەخسێنرا نەتوانراوە بکرێت و ئەمە پێویستی بە هەموارکردنەوەی یاسا هەیە. بوڵدان ڕەتی کردەوە لیژنەکەی پارلەمانی تورکیا بتوانێت کێشەی کورد چارەسەر بکات و دەڵێت گرنگی ئەم لیژنەیە لەوەدایە یەکەم جارە لە مێژووی تورکیادا لیژنەیەک سەبارەت بە چارەسەرکردنی پرسی کورد پێک بێنرێت. هەروەها نیگەرانی دەربڕی کە لیژنەکە بە سستی و بە خاوی کارەکانی دەکات و دەڵێت ناکرێت کاری ئەو لیژنەیە تەنها ببێتە گوێگرتن لە داواکاری و پێشنیازەکان، پێویستە کات زۆر بە وریایی بەکار بهێنرێت بۆ ئەوەی تێکدەران لە هەوڵەکانیان بۆ لەباربردنی پرۆسەکە سەرکەوتوو نەبن. بە زوویی لیژنەکە ژمارەیەک یاسای پەیوەندیدار هەموار بکاتەوە و چەند یاسایەک دەربکات. بوڵدان بە پێویستی دەزانێت لیژنە پەرلەمانەکە سەردانی ئۆجەلان کات و دەڵێت نەچوونی لیژنەکە بۆ لای ئۆجەلان هەڵەیەکی گەورەیە. ئۆجەلان لە دوایین دیداری پێی ڕاگەیاندون زۆر شتی هەیە بە لیژنەکەی بڵێت و کۆبوونەوەی لیژنەکە لەگەڵ ئۆجەلان چارەنووسسازە. ئاماژەی بەوەشدا ئۆجەلان چەند جارێک ئەوەی وتووە کە سووریا و ڕۆژئاوا هێڵی سوورن، ئەوەشی بە زۆری لەگەڵ شاندی دەوڵەت تاو تۆ کردووە.